سڵاوتان لەبێتەوە کاتتان باش دوای ئەوەی کە بڕیاردرا بە هاوتاکردنی موچەی خانشینانی هەرێمی کوردستان لەگەڵ عراق هاوتاکردنی لەگەڵ عراق ئەو گۆڕانکاریانەی لا یاسای خانشینی عراقی و هاوکات خانشینانی هەرێمی کوردستانی تووشی دوودڵی و نیگەرانی کردووە دەمەوێت بۆ هەڵوەستەکردن لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر یاسای خانەنشینی بەگشتی و خانشینانی هەرێمی کوردستان بە تایبەتی چی دەبێت وردەکاری لەسەرم بابەتە بەڕێوەری خانشینی سووران کاک یاقوب ئەحمەد سڵاوت دەبێتەوە کاتت باش دوایین زانیاری لەسەر گۆڕانکاریەکانی یاسای خانشینان هەرێمی کوردستان لە مانجی چەندەوە موچیان هاوتێ عراق کراوە وا تەواوی خانشینان هەرێمی کوردستان دەتوانن لەم گۆڕانکاریە سوودمەندن پێشەکی بەخێر بێن بۆ مەسلەی هاوتاکردنی موچەی خانشینی بە پێی یاسا لە 1/7/2024 مەدەستیم پێکرد بە هاوتاکردنەوە دابشکردنی موچەکە هاوتاکراکەش خانشینی مەدەنی گرتیتەوە خانشینی مەدەنیەکەش بەخۆش دوو بەشە باشی عسکەری هەیە و باشی شارستانیەکە عسکەریەکە وزارەتی ناوخۆ و ئاسایشە ئەوە ناگرێتەوە خانشین پێشمەرگەش زۆر ئەو پرسیارانەکە کایە ئێمەش زیادەبی ئەوان هێشتا دیار نییە ئەوە سەر بە چونمە دایری لە سنووری داری سار بەخۆی سۆران خانشین پێشمەرگای نییە زۆر زانیاریم لە سەوان نییە بەس ئیشالە ئێوانش زیادەکرێت زۆر لە فەرمانبەران خواستیوان هەیە کە خوان خانەنشین بکەن و بەپێی ڕێکارەکان و ڕێنمایەکانی ئەم یاسایە فەرمانبەر دەبێت چەند ساڵ خزمەتی هەبێت و دەبێت چەند تەمەنی لە چەند ساڵی کەمتر نەبێت واکات ئەوانەیە کە بەپێی یاساش خانشین دەکرێت خزمەت و ساڵانی خزمەت و هاوکات تەمەنەکەیان چ جیاوازێکی پێشتر بەپێی یاسای کوردستان هەرکەس تەمەنی 45 ساڵ وە 15 ساڵ خزمەتیە بۆ ئایتوانی خۆ تەخاوتکە بەس بەپێی یاسای باغدا ئەوە گۆڕایە یعنی هەرکەس تەمەنی 45 ساڵ بیتن تەبی لا یەکەم 25 ساڵ خزمەتی بیتن واگەر 50 ساڵ بیتن تەبی 15 ساڵ خزمەتی خۆی هەبی کە بەپێی داواکاری توانین داوا بکە خۆ تەخاوت کرد گەر فەرمانبەرێک بێت خۆی خانەنشین بکات بەپێی ئەوەی کە بەشێک لە هاوڵاتیان وا تێگەیشتون کە دوای خاننشین بوونیان موچیان بە نسبێکی باش زیادە بێت بەو پێی کە بەشێک لە فەرمانبەران وا بۆ دەچن کە زیاتر لە 100,000 دینار زیادە بێت ئەمە چۆن ئەمە گەر هاوڵات بۆ هاوڵاتی ڕوونی بکەیتەوە زان مشکلی زۆربەی خانشینانەوە بوو یەکەم جارکە وەختی یاسای تەخاوەتی هات بۆ مەسلەی هاوتاکردن سەرەوەی 2014 سەرەوەی دووەپەی یاساکە ئەو هابوو سەرەی 2014 هەر کەس تەقاوت بوو یاساکەی فەرق بوو دیگەر ئەوەی خوار 2014 سەرەی 2014 خزمەتی حساب بوو شەهادەی حساب بوو موچەی بەنەڕەتیشی حساب بوو ینی ئەوانە هەمووی تەحسیل لە معاشیە کرد بە هەندێ زۆر کەستا تێرە گلەیە کرد کە لەو معاشی برادرە من لە من زیاترە یان لۆی من کەمترە زۆربیان خوار 2014 ئەوان ئەو مشکلیان هەبوو خوار 2014 بەپێی یاسای باغدا گوتی بوو ئەوەی معاشی لە 500,000 کەمترە بکەنە 500,000 100,000ش یارمەتی بدەنێ یعنی هیچ ئیلاقەی بە شەهادە و خزمەتەوەی هیچیان حساب نەکردو دوای مانگی نۆ بڕیاریان دەکە ئەوانش خزمەت و ساڵانی خزمەتیان هەموو ئەوەنە حساب بکرد شەهادەش حساب بکرد دووبارەمە خوار 2014 هەموو فایلەکانی ناخوارێ ئەوانش عینی وەکو خانشینی سەرەوەی 2014 ساڵانی خزمەت و شەهادە ئەوانە هەموون حساب کرد ئیشەلە بۆ معاشی مانگی 11 ئەوانەی خوار 2014 کە پێشتر ساڵانی خزمەتیان حساب نەبووە یان شەهادەیان حساب نەبووە ئەوانش بەنسبەت هەمووان نا بەس ئەمە هەمووان حساب کردیە ئەوەی شمولی کردبی معاشی زیاد بووە تاکید سیارمە ئەوە بێت فەرمانبەرانی هەرێمی کوردستان سەربازی و مەدەنی پێدێن بۆ سەربازیەکان ڕێکارەکانی چۆنە وە بۆ مەدەنیەکان ڕێکارەکانی چۆنە گەر کەمترین ئیمتیازاتی فەرمانبەرێک وەربگرین بە نمونە دوای خانشین بوونی دەبێت بە چەند و گەر هاوڵاتێکیش موچی سەر و ملیۆنێک دینار بێت دوای خانشین بوونی دەکرێت بە چەند بەخۆی ئەوە معادلەی خۆی هەیە تەوی بە حەسیبەوە حساب بکرێت بەس بوو مەسلەیە چه وزارەتی ناوخۆ بیتە چه لە فەرمانبەری بتن هەمووی یەک یاسە تەنها فەرقێکە لە یاسای باغدا هەیە لە ڕووی ئەوانەی کە سەرۆکاتی زانکۆ پڕفسل و یاری دەدر و ئەوەنەی پلەی تایبەتن لە زانکۆ
زایدن دادوەرەکان یاساکان فەرقە وەگەرنە ئەوان دیکە ئەندام پارلەمانش هەموو بە یەک شێوە تەقاو دەکرێت موچەی بنەڕەتیەکە ساڵانی خزمەت وە شەهادە هەموو بە یەک چاو تەماشەکرێت ئەحمەد حوسێن بەڕێوەبەری خانەنشینی سۆران بەڵێ ئەوەی گوێبستی بوون قسەی بەڕێوەبەری خانەنشینی سۆران بوو سەبارەت بە گۆڕانکاریەکانی یاسای خانەنشینی و هاوتاکردنی خانشینانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق و ئاماژەشی بەوە کرد کە لە سنووری داری سەربەخۆ سۆران بەپێی دوایین ئامارەکان هەزاران خانەنشین بوونی هەیە و تا ئێستاش خانەنشینی پێشمەرگە لە سنووری داری سەربەخۆ سۆران نییە